بۆ نەچلو چارەمی ساڵیاری یەکێتی نیشتیمانی کوردستان گرمترین پیرۆزبایی لە تەواوی میلەتەکەمان دەکەنەوە ئەندام و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونیەوە بە جیاوازی دروست بووە یەکێتی بە خەسڵەت و جیاوازیەکانیەوە جوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەراورد دەکەی لەگەڵ هەموو شۆڕشەکانی تری کورد یەکێتی جیاوازیەکەی ئەوە بوو خاک و وڵاتی هەرێمی کوردستانی ئازاد کرد حکوومەتی دروست کرد و شۆڕشی نوێ توانی بگەشتە ئەو قۆناغی کە ئێستا لێوە یەکەم وەکو هەموو ئازادی خوازە وڵاتەکانی تر ڕابەرەکەمان بوو سەرۆک کۆماری عێراق ئەمانە هەموو دەستکەوتی شۆڕشی نوێی گەلەکەمان کە جیاواز لەگەڵ شۆڕشەکانی تر یەکێتیان نیشتیمانیا کوردستان به هزارها گەنجێت پەروەردە کردی کو بینە سەرکردایەتی یەکێتیان نیشتیمانیا کوردستان یەکێتیان نیشتیمانیا کوردستان حزبێکا پڕ خەبات حزبێکا پڕ شەهید و قوربانی پێویستە خۆنی بکەتەوە پێویستی بە کۆنگرەوە هەیە هەبوون یەکێتی نیشتیمانی کوردستان هەرێما کوردستان ئێلبەری نهۆ ئەو نهۆش گرنگێکە مەزنە هەی بۆ پاراستنا دیموکراسیەتێ بۆ پاراستنا ئازادیە بۆ پارastana فرە هەزبیە و واقع شاهدە ئەلسەر vê sengê یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم داخواست دەکەین لە سەرکردایەتی کە هەول بدەتەن بۆ باشترکردن و پێشڤەچوونە یەکێتی کۆنگرە بێتە بەستن و چونکە کۆنگرە دەبێتە قۆناغەکە نییە شۆڕەشێکە مەدەنیانە ئەتناف هەرێما کوردستانە